بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، فمن يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله والسلام عليه وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. لا سرتا بخيراتنشی گەرمی ئەوەی بەڕێز دەکەم و خۆشحاڵ دەزانم جارێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز گەیشتنەوە ماوەکی چاکە لێکدا بڕاینە وتم بە جار بەجار ئینشاءالله بابەتێکی گرنگ وە بە خزمەت ئێوەی بەڕێز بگەینین ئینشاءالله. بە تایبەتی مجموعە دروسی شەرعیتان زۆر خوێندووە الحەمدولله نێزکەی لازم ماوەساوشمە چەندە بیت 3 ساڵ ماشاءالله 3 ساڵ مەرحەلەی سڕیتانیشدا دەرباز کردووە. ئەگەر بچینە ناو مەسائلی سیرا ئەوەی مامۆستا شێزاد دەیلێتەوە تجاوزی مەرحەلەی سڕیتان کرد چونە مەرحەلەی عەلەنی فاصدع بما تؤمر وأعرض عن الجاهلين. فاصدع دەبی سەدع بکەی هاوار بکەی بانگەشە بکەی بۆچی؟ بۆ بانگەوازی. کەواتەوە 3 ساڵ کاتی ئەوەی هاتووە بنچینەکانی وتاری بانگەوازی باسکەی کە بانگەواز بەڕاستی بانگەوازکردن کە وەزیفەی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلات وەسسەلام. خوای گەورە هەموو پێغەمبەرەکانی نارد بۆ دەعوە بانگەوازی بۆ تەوحید بۆ یەکتاپەرستن بۆ خوای گەورەی بناسن. پێغەمبەریش صلی الله علیه وسلم بە هەمان شێوە بۆ ئەو پەیامە و بۆ ئەو دەعوەی هاتووە. ئەو دەعوەش وتاری هەیە، وتاری تایبەتی خۆی هەیە چۆن بانگەشە دەکەی، چۆن بانگەوازی دەکەی، ئاداب و واجبات و ڕێنمایی و قەواعید و ضەوابطی خۆی هەیە. بەڕێزان هەردوو ئایەت و حەدیثێک بزانی و ڕاست بچیە ناو خەڵکی و ئەوە بکەی دەعوە بکەی نابی. وەکو کابرای دەروێشم شێرەکەی ڕاگرتە بوو لەسەر کابرای نەسرانیکە گوتی ببە ئیسلام ئەگەنا ئێستا دەتکوژم. گوتی چۆن بمە ئیسلام؟ گوتی نازانم. ئایا دەبیت هەروەها بەهات و هاوار و بە هەرێک و بە زەوق و بە فکر و عەقڵی خۆی نەخێر. بۆیەش هەرناوی ئەوەکەی ئوسس الخطاب الدعوي یاخۆت بە معنایشی دیش دەتانین بلێن منهج الخطاب الدعوي في ضوء القرآن والسنة. دەتوانین ئەو معنایشی بۆ دابنین. منهج الخطاب الدعوي في ضوء القرآن والسنة أو منهج برنامج دعوة بانگەوازی لەسەر ڕێچکە و ڕێگای قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چۆن دعوە بانگەوازی بکرێت دەبی لە ڕێگای ئەو دەقانە بیت. بۆیە بنچینە و بنەمای دەوێت. ئەو بنچینە و بنەمایە بۆ مانگەوازی ئەو سەردەمەش بە تایبەتی ئێستا دعوە ئەسالیب و وەسائیلی خۆی هەیە، شێوازی خۆی هەیە، زۆر یعنی سەریعتر بووە، خێراتر بووە، فراوانتر بووە لە ئەوەی جاران هەبووە. زۆر پێویستە. بۆیە یعنی ئێمە با بزانین خیتابی دعوی وتاری دعوی بانگەوازی چی پێدەگوت. مجموعەیەک ینی ئەوەیە بڵێن قەوالیبە یاخۆ بنەمایە خیتابی دعوی ئەو سەردەمیانە کە بە شێوەیەکی وەکو دەڵێن منهەجی پێشکەش دەکرێت لەگەڵ ئەو سەردەمە بگونجێت. واتە پێناسە و تعریفی مجموعە قوالب العرض للمضامين الدعوية. ئێستا ئێمە مجموعەیەک وەکو دەڵێن سلایداتە کە عەرزی دەکەین لە مەفهومی دعوە بانگەوازی. ئەو دعوە چی پێویستە، چ ئەساس و بنەمایەک و بنچینێکی پێویستە ئەو ڕۆکە ئێمە وەکو گەنجێک وەکو مامۆستایەکی ئاینی مهندیسێک طەبیبێک محامیەک دکتۆرێک هەر هەمومان دەبی لە بەشێک لە مەسائلی ئەو دعوە بانگەوازی تێماندا هەبی. ئەو مەفهومە غەڵەتە بڵێن وەڵا بەس مامۆستای ئاینی داعیە. ئەو مەفهومە غەڵەتە بڵێن بەس بڵێن زانا عالمێک ئەوە تەنیا ئەوە داعیە. نەخێر بەڕێزان، داعی هەر کەس و بەشێک لە ینی لە پسپۆری و لە تەخەسوسی لەو کار و ئەو ئیشەی دەیکات دەبی هەندێک لە مەسائلی ئەو دعوەی بزانیت. چونکە ئەگەر لە ڕوانگەی سیرەی پێغەمبەری صلی الله عليه وسلم تیشکێک بخەینە سەرێ تەمەشا دەکەی بازرگان بووە، تاجر بووە، داعی بووە، باشە، یاخود ئینسانێکی زۆر فەقیر و هەژار بووە، داعی بووە. یەک لە بازرگەکان کە زۆر عائیلەی دۆڵەمەند و ئەوە بووە یەکەم داعی و سەفیری ئیسلام بووە لە مەکەی مکەڕەمە چوویتە مەدینەی منەوەر. هەموو مەدینە لەسەر دەسەوی فەتح کرا. بەڕێزان
کەموتەن دەزانن مصعبی کوڕی عومەیرە یەک لە دۆڵەمەند و بازرگانەکان بووە ئەسڵەن کاتی بەناو بازاردا چووە بۆنێکی تایبەتی خاصی هەبووە خەڵک تەمەنای دەکرد بەس لێی نێزیک بێتە ئەو بۆ نەخۆشی ئەوی ببینی ئەوەندە دۆڵەمەند و بازرگان بووە گەنجیش بووە مەدینەی منەوەڕە کە بوو بنەمای دوورستبوونی دەوڵەتی ئیسلام ئەگە بنم لەسەر دەستی ئەو گەنجەی ینی فەتح کراوە و چۆن داوای کرد چۆن بەنگەوازی کرد ئەوە ئێمە لە ئەو ڕۆکە دەبی ئیشارەی پێ بکەین کە چۆن ئەو داعیە دروست بوو ئوسا مصعبی کوڕی عومەیر کەواتە هەموو کەسێک پێویستە لە مەسائلی داعوە بانگەوازی بەشەشی خۆی تێدا هەبیت و کوڵێن ئەسپی خۆی تێدا تاو بدات بۆی خزمەتی ئەو دینەی بکات و ئەو ئەجرە پاداشتە گەورەی کە داعی و لە وەزیفەی پێغەمبەرانە کە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم يان خير لك من الدنيا وما فيها چ پاداشتەکە بەڕێزان ئەو داعوە بانگەوازیە چ ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە جا بەڕاستی ئەو پاداشتە گەورە با هەمومان تێدا بەشدار بین هەر هەمومان لەو خێرە گەورەی لە وەزیفە و پیشەی پێغەمبەران زۆر زەرورە ئێوە تێدا بەشداری بین بەڵام بە چۆنیەتی بە چ شێوازێک ئەوە دەبی لێی بزانین بە واسطەی ئەو علومە شەرعیە وە 3 ساڵە دەیخوێنن لەگەڵ هەندێک مناهجی تایبەتە بۆ مەسائلی بانگەوازی و دعوا ئەمڕۆکە ئینشاءالله ئیشارەی پێ دەکەین کەوا هەندێکیان شێوازی تایبەتی خۆی هەیە ئوسول و بنەمای خۆیە و هەندێک ئەسالیب و وەسائلی ئیقناع و فەنی چۆن خەڵک دەتوانی قەناعەتی پێ بکەی ئەوە ضرورە ئێمە بیزانین جا بۆیە خطابی داعوی لە ڕوانگەی قورئان و سونە چەند وەصفەک و چەند شێوازەکیە یەکەم وەصفی خطابی داعوی یعنی با بزانین خطابی داعوی چییە وەصفی بکەین وتاری داعوی وتاری بانگەوازی ئەو وتارە دەبی چۆن بیت چ بنەما و صفاتێکی هەبیت شێوازەکەی چییە و چۆنە ئەوە ئێستا باسی دەکەین یەکەم وەصف و یەکەم کوڵێن شێواز و ئامرازی وەتاری داعوی دەبی شێوەکەی چۆن بیت یەکەم وضوح بیت ڕون و ئەشکرا بیت ئەو داعوەی دەکەی ئەو وتارەی دەدەیەوە ئەو بانگەشەی دەکەی یەکەمین صفات و وەصفەکەی چییە دەبی زۆر وازح بی غێم و لێلی تێدا نەبیت ناڕوون نەبیت سەر لێ شێوان نەبیت دەبی زۆر وازح و دیاری کراو بیت چونکە ئەو وتارە داعویە پێکاتووە لە چی لە قورئان ئەوەی کە قورئان داوای کردووە یەکتاپەرستی خوای گەورە و ناسینی خوای گەورەیە ناسینی ئیسلامە باشە ئەو ناسینی خوای گەورە و ناسینی ئەو ئیسلامە دەبی بە ئەسلوبێک بیت بە وتارێک بیت زۆر وازح و ڕون و ئەشکرا بیت وەکو باسمان کرد ئەوەی نەبی تێکەڵ و پێکەڵ نەبیت و خەڵکە نازانی باسی چی دەکەی خەڵکە نەزانی باسی چ دەکەی هەر لە قورئانەوە کە قورئان خوای گەورە پەیامی دعوە و بانگەوازیە خوای گەورە کە ناردوویتی بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خوای گەورە وەصفی قورئانەکەی خۆی دەکا وتەکانی خۆی کەلامەکانی خۆی ئەو قورئانە کە کەلامی رب العالمینە نزل به الروح الأمين روح الأمين كجبريل ونيه همان دزانين أو قرآني كهناية خوارب على قلبك أو قرآني هناية نوضل كاني بيغمبر صلى الله عليه وسلم لتكون من المنذرين بو أوي ببيا ئاگاداری کەرەوە ئیندار بکەی خەڵکەی ئاگادار کەیەوە بەواسەی چی بەو قورئانەی ئەو وتارە ئەو قورئانە کە دەقی وتەکەی بانگەوازە یاخۆ بانگەوازیە ئیتر دەبی پێ ئاگاداری بکەیەوە وەصفی ئەو قورئانەی چۆنە صفەتی ئەو قورئانەی چۆنە بە چ شێوازە کاتوتە خوارێ بەس بۆ ئەو سەردەمی بەڕێزە نەک بۆ ئێستا بۆ ئەو سەردەمی ئەو زمانە عەرەبیەی ئەو کات کە عەرەبیەکی چ بوو فەسیح بوو والرسول صلى الله عليه وسلم أفصح من نطق به الضاد ضاد أواني علمي تجويد وأنا دخينوا ما مصوش مدوا زم لو بابتش درسوا بابتاني قوتي توا ضاد ظرف حرف شيتيا قرصرين حرف لحروف كاني عربي كنطقي بيا بكي زمان كان باندبيتو دستسر كارجا كانوا أو تنشتانو باندبيتو بيو دنيس أو زلي ضاد
جا دەڵێ پێغەمبەر فەسیحترین شخص بووە کە حرفی ضادی تەلەفوظ کردبی. یعنی چی؟ زمانێکی عەرەبی فەسیح بەو زمانە عەرەبی ئەو قورئانە هاتووتە خوارێ بلیسان عەرەبی مبین، بەو زمانە عەرەبیە فەسیحە هاتووتە خوارێ. بەڵام بۆ ئەو کاتی ئەو ڕۆکە ئیسلام کە بەڵاو بۆوە لە لای فورس و عەجەم و تورکە و کوردە و ئەوانە عەرەبی نازانن، قورئان وتارەکەش بە دەقی چی هاتووتە خوارێ؟ عەرەبی مبین. کەواتە دەبی ئەو بابەتانە بزانی بەو عەرەبیە بۆی ئەو وتارەتیش دۆ ئەوی لە قورئانەکە تێبگەی ئەسڵی بانگەوازیکەت کە لە قورئان هەڵچینی ناوە، وەنیە لە قورئانە لە سونەتە. قورئان بە زمانێکی فەسیح بووە بۆ ئەو کاتی عەرەبەکان لی تێبگەن. ئێستا بۆ کاتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو چی بەڕێزە، خطابەکەی زوو زۆر بەسیط بوو، هەندە بەسیط بووە لەناو ئەو خەڵکە و لەناو موشریکەکانی کافرەکانی مەککە هەمووی لێ تێدەگەیشت. دەیفەرموو چی؟ دەگوت یا بني فلان یا بني هذيل مثلا یا بني قحطان یا بني عبد المطلب یا بني هاشم یا بني مناف، هەموو یەک بانە قولوا لا إله إلا الله تفلحوا. ئاسان نییە بەڕێزان، بەس دایانزانی لا إله يعني چی؟ يعني لا معبود بحق إلا الله. دەیگوت ئەوەی یاخود دەیگوت ئەوەی باپیری من یان ئەی مامی من بەس لە کاتی سەکەراتی مردن بس بلي لا إله إلا الله أحاج لك بها عند الله، بس أول شيء بلي بس يعني مامي ديزاني يعني تشي باشا لا إله إلا الله يعني تشي يعني لاتو عزو مناتو أوانا كخواي بني مطالب وبني هاشم وچەندین سالا لسا أو ديني بوا أو همو بوچا خوانين كا يكسر لي تدقيشت ئەوە وزوحیەتی چییە؟ وتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئەو قورئانەکە هاتبوو خوارێ بەو زمانی عەرەبیە بەو شێوەی وضوحی تێدا بۆ. کەواتە یەکەمین وەصف و بنچینەی بانگەوازی و داعوەی ئێمە دەبی ئەو وتارەی دەدەینەوە وتارێکی چی بی بەڕێزان؟ ڕوون بی، ئەوەی بەرامبەر لی تێبگا، یەکسەر تێبگا و بزانی چی دەڵێی، و زۆریش مختصر بیت، کورت کراوە بی، زۆر تەفاسیل و دوور و درێژی نابیت کاتی کە بانگەشە دەکەی بۆ مەسئلەیەک لە مەسەلەکانی ئیسلام. چەند وزوحی تێدابی، چەند کورت و مختصر بیت بەڕێزان، بەڕاستی خەڵکەکەی تەقبولی دەکا وەلی دەگریت. ئەو ڕۆژ بە تایبەتی عەسری تەکنۆلۆجیایە لە بابەتەکانی سۆشیال میدیا وانە نابێت و ئەو ڕۆکە بچی نیو سەعات و 20 دقە دابنەی، هەتا ئەو بەڕامەجی ئەو ڕوو دەرچووە تیکتۆکە و نازام چی و ئەو مەسائلە هەمووی چەند چرکە و ثانیە و یان دقەیەک 2 دقە نابتە 3 دقە و 5 دقە و ئەوانە. کورت و مختصر بیت، بابەتێکی دیاریکرا و مختصر پێشکەشکرد، زۆر کاریگەر دەبیت لەسەر خەڵکەکە. بۆیە جا بەو شێوازە ینی مەسائلی فەسیح بیت و وازح ببیت کە چۆر قورئان بۆ ئەو سەردەمی زۆر وازح بووە، بەڵگەکانیشی زۆر ڕوون و ئەشکرا بووە، خەڵکەکانی یەکسەر لێی تێگەیشتینە. دایکمان عایشە دەجێڕیتەوە دەڵێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کاتی کە وتاری دەگۆتەوە، وتاری داعوی بۆ خەڵکەی بانگەوازی خەڵکە ینی بۆی نەسیحەت و ئامۆژگاریە بکە، وتەی دەیگۆتەوە کەلیمە کەلیمە، وشە وشە. دەڵێ ئەگەر یەک لێ ئێمە حەزی لێ باە دەیتوانی هەموو کەلیمەکانی بژمێریت، بۆیە کە تەماشا بکەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزان، ئەو بوخاریە و مسلمە ئەبوو داود و تورمذی نەسائی بن ماجەیە، هەموو وتارەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوتیە جەوامع الکەلیم، يعني یەک لەوانەی ئەوە بووە بە وتەیەکی کەم معنایەکی زۆریش دەگەینی و بەو شێوازە کورد بووە و زۆریش وازح بووە لەگەڵ خەڵکەی قسەی کردووە. و یەک لە صیفەتەکانی وتارەکانی پێغەمبەر کە وزوح بووە، ئاشکرا بووە و هێدیش وتەکانی گوتووە و قسەی کردووە بەڕێزان، جاریشوە بووە وشەکانی دووبارە کردیتەوە، دووبارە هەتا 3 بارەشی کردیتەوە، بۆ وی لە بیریان نەچیتەوە و هەروە لە بابی تەئکیدکردنەوەی لەسەر ئەو بابەتانە. جا بەڕاستی یەکەم صیفەتمان چی بوو؟ وزوح بوو، ڕوون و ئاشکرابی ئەو وتارە داعویەی ئەتووکە پێشکەشی دەکەی بۆ خەڵک دەبی زۆر ڕوون و ئاشکرا وازح بیت، خەڵک لی تێبگات وەکو ئەوەی منهەجی قورئان و ئەو منهەجی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. وەصفی دووەممان بۆ وتاری داعوی، بۆ وتاری بانگەوازی ئەوەیە دەبی بەهێزبی بەڵگەکان،
بەڵگەکەت سەلمێنراو بیت مەقبول بیت بە قووەتەکەی ئەوەندە بیت لای مقابلت کە ئەو وتاری بۆ دەدەیەوە یەکسەر قبولی بکات. خوای گەورە تەماشا دەکەی لە مەسائلی قووەتی دەلیل چی بازەکە؟ قالوا إن أنتم إلا بشر مثلنا تريدون أن تصدونا عما كان يعبد آباؤنا أو مشركانا. دلينا شي دلينا بيغمبري صلى الله عليه وسلم. دلينا إيوا هل وكو إيمن بشركن أمش بشرين جوش بشرين كواتا تيا داواي تيان كل مشركة كان كافر كان فأتونا بسلطان مبين. سلطان مبين يعني حجة قوية. حجة قوية يعني بلغيش بهز بلغيش بهزم بين الأسر أو تاريد ديوا بلغي بقوتي تدابي عقله منطقه أوانش همو تقبلي بكاتو يكسر تسليم بي أوي برامبره شن بلغت بهز بي بريزان لكاتي وتاركت كواتا خالد ومتيا بهزبوني بلغكت كبهزبو براسي ناسار دكات أوي برامبرت قبول بكات. يعني وكو سعدي دلت دبي حجيتي زور رونو أشكراو يعني سلمين دراوبي لا برامبرد. پیغمبر صلى الله عليه وسلم كاتي يعني أوق بلين عربي كا قوتي من ضالك ما بوا إما أو نينا بلين رش وشتي وهانينا بز من ضالك كمان رش بوا. پیغمبر بوي بلغي لسري بقوت كا قوتي لخزمو كسكانتان خالو مامو أو أنا كسكتي دا نبو الرش بي تباع. دوای ئەوەش گوتی چۆن تەسیری دەبیت گوتی ئێوە حۆشترتان نییە وتی با بەڵێ حۆشترمانەیە گوتی ئەو حۆشتەرەکانتان هەموو وەکو یەکن ناگوتی وەڵڵا هەیە هەندێک ئەوەی تێداوە و ڕەش و سپی و یان مەیلە و سۆڕ و ئەوانەی تێدا گوتی ئەدی وەلە چی هات خۆ دایک و بابەکەی دیارە ئەو ڕەنگەکەیان وا نەبووە گوتی ئەوە دەمارێک لە دەمارەکانی نەسلەکانی سەرەوەتریتی گوتی ئەوەش بە هەمان شێوە نمونەیەکی وها عملي واقعي أعرابية دبي أعرابي بجيري فهمي أو بلغي لو بيني وتي بقات دشتشيا بلغا مالاتي زياتر ونيا لقى الحشرو أواني شعر زايو هل سكوتي وانا وصفاتي وانا بلغي له هناوا لمنطقي أو كتي دقا منو مني لسر حشتر هناوا كاتي يقل فرخكاني بس كاني كدبي لرنقكي يعني وەکو دایک و بابەکەی نییە کردیە بەڵگە لەسەر ئەوەی کە منداڵەکەتان چونکە ئەو تۆمەی زینای دەکرد بۆ خێزانەکەی دەگۆ نەوەک زینای کردبی ئەو منداڵە لە من نەبیت وازەحە بەڕێزان ئەوە لە علمی وراثە و کرۆمۆسۆمات ئەوانەی تەخەسوسی طب بازم بەشێکی زۆرتان لەو بابەتانە هەن کرۆمۆسۆمات وانە کە هەڵدەگریت و صفاتەکان صفاتی وراثی حتى يقلا حديث كان في غنبر سبحان الله مسالي إعجازي طبي زوزوري تيدايا يعني دلي أجر هاتو بلن أتوق بسيد أفرتك بيني لخزم كسي خوت صفته شي خراب ناخوشي تدابي ناخوشيه شي جسمي تدابي دلي هو دلوينينا ده فرميت يختاروا لنطفئكم فإن العرق دساس يعني دلي ده فرميت تزاوجوا بالأباعد ليرى علماء شراح حديثي دلنسيا بأوي ئەگەر نەخۆشیەک شتێک نەناو ئەو بنەماڵە و خزمانە هەبوو کە تو لە دوورتینە ئەو کرۆمۆسۆمات ئەو سیفاتە وراثەی لەوان نەقڵ نابیتەوە لە دوورتیناوە بەهێز و بەقووەت نابیت ئەو دەتوانی ئەو وەسایلە کۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو عەرابیە بەکارهێنێ ئەو وەسائلانە کەواتە بۆ پزیشک و بۆ کابرای مثەقەف دەبی هەندێک وەسائلی جیاواز بەکاربێنی قووەتی دەلیلت بۆ قەنەعەتی پێ بکەی لە داو بانگاوازیەکەی وەنیە بەڕێزان مثلا كابراي شو كاك دكتور عبد الواحد كبي وتار بدا توا دبي شوازي بتاوركي بتابتي بوشيني اجت بزيج كان بيني توا نبي وكما يا ما مصايش اني بس بقران وحديث بو تفسير بلا قران حديث بلا امر الروانجي قوانين وياساي طبي بزيجكي بو طبيبه كان دبي باسكا او بقوه تربه استرلتي لو تشينو كوملغايكا برامبر دانش مخاطبه يدكي كواتا قوه الحجه زۆزۆر پێویستە لەگەڵ ئەو منطق و ئەو خەڵکی بەرامبەریان کە داعوە بەنگەوازی لەگەڵ دەکەی ئیتر بەو شێوازەیە یان ئەو گانجەی کاتە لای پێغەمبەر ئیذن لی بالزینا باشە چەند بە واضحی و دوایە بە قووەتێکی منطقی عەقلانی قەنەعەتی بەو گەنجە هەیەجان بووە عمری لەو بزانە 16-17 ساڵیە ئیتر زەواجی نەکردووە هەیەجانی جنسیە ئیزن بدە بۆ زینا پیغمبر صلی الله علیه و سلم نيجو او حرامه
ئەتوو بەو چۆن دەدوێ ئەو حەڵامەی بکەی و دەچێ ناو ئارگی دۆ زەخ و بابەتانە نا بۆ بەڵگەی بەو منتەقەی قسەی لەگەلی کرد نا بۆی بتوانێت حجەیەکی بە قووەت بە قەنەعەت بە بەرامبەری خۆت بکەی ئەوە تەسیر و کاریگەری لەسەری هەیە. بەڕێزان یەک لە سیفەتەکانی داعوا و بانگەوازی خاڵی ترمان ئەوەیە کە دەبی بە کاملی تەبلیغەکەی بگەینی بە شامل بە شێوەژی ڕێک و دروست بگات وەسفەشی تەواو هەموو لایەنەکانی بکەی بەبێ ئەوەی بڵێ وڵات شەرمێ دەکەم هەندێکی لێ بشارمەوە هەندێکی ئەوە بکە یان خۆت بڵێن بینی و ببێ وەکو علمی عەرەبی دەڵێنێ تەوریا بەغێر مباشر هەتا لی تێبگە نا دەبی بەڕاستی بەڕوون و ئەشکرایی و حەقی خۆ بدەیە ئەو بابەتەی شەرمی لێ نەکەی لێ نەترسێ مەوزوعەکە چۆنە دەبی وەکو خۆی ئادای بکەی بۆیش خوای گەورە مخاطەبەی پێغەمبەرمە دەکە صلی الله عليه وسلم بۆ مەسەلەی داعوە بانگەوازی داعوە چۆن حەقی خۆی بدرێتێ بە کاملی نابی لە کەس بترسێ خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الرسول بلغ صيغه امره اي محمد صلى الله عليه وسلم الرسول طبعا سبحان الله زوبي لشوێنەکان تەماشا دەکەی خوای گەورە ناوی پێغەمبەری ناینیت کاتی ئەمروشت پێ دەکا یا ئەیها الرسول یا ئەیها النبي بەو خیتابانە هەمووی ئەو پەری ڕێز و تەقدیر و ئەوانەیە بۆ پێغەمبەریە صلى الله عليه وسلم کە تو ڕەسوول و پێغەمبەری و نەبی کەواتە صاحب پەیامی دەبی پەیامەکەت بگەینی يا أيها الرسول بلغ ما أنزل إليك بلغ يعني حقي خوي بدا أداي أو أمانتي بك كتبليغة بشويتي كامل وشامل لكز نترسي دعوة كي بقينا يعني أو بيامي بيتا حقي خوي بدا وأو خلقي كبيبس بقاتا هميان بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل أجر أود نجان أو بيامت بحقي خودنا دا فما بلغت رسالته ئەو کاتەی تو تەقسیرت دەبیت بەرامبەری ئەو پەیامە ئەو داعوە بانگەوازیە کەواتە حەقی خۆی بدەوێت بە کاملی داعوەکەی شی بکێ و ڕوونکەوە بۆ ئەو خەڵکەی بۆیە ابن عباس دەجێڕیتەوە معنای ئەوە چییە؟ المعنى بلغ جميع ما أنزل إليك ئایا ئەگەمە بڵێن ئەو ڕۆکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتێک لە قورئانی پیرۆز وڵا لەبەر قەومەکەی مشریکەکان ترسایە نەیتوانێ باز بکات نەکو شتێکی بەسەر بینن لی بدەن ئەزیەتی بدەن یان بیکوژن ئەوەی شاردەوە لەو کاتەی چونکە ئیسلام زەعیف بوو ئەنی ترسا ئەوەن دەبیێتەوە ئاشتی وا هەیە لە قورئان پێغەمبەرمان شتێکی شاردبیەوە نەخێر ئەوەی خوای گەورە ئەمری لەسەری کردبووە ئەو ئەمر و فەرمانەیە بانگەوازی هەمووی گەیاندووە بلغ جميع ما أنزل إليك من ربك فإن كتمت شيئا منه فما بلغت رسالة أجا شيء يعني شتي كورتيش كم لو إسلاما لو قرآنا أجر كتب شارتوا أتو بانجا شكد نكردوا دعوة كد نكردوا حقي دعوة كد نجاندوا وهذا تأديب للنبي صلى الله عليه وسلم وتأديب لحملة علمه كواتا في غنبر دقريتو إيه مش دقريتوا والله نابي أو بابا تيباسكين بلى إما مراحل دعوة من هي خطوات دعوة من هي تدرجي تێدا هەیە بەڵام کە بڵێ پەیامەکەی ئیسلام دەبی بە کاملی بگەینی ئێستا بۆ نمونە یعنی میثالێک لەسەر کە بەی باسی ئیسلام بکەی ئەمە ئاەتەکانی قورئان بەشێکی زۆری باسی جیهادی تێدایە جیهاد ئەو ڕۆکەوشەی جیهاد لە نظامی عالەمی یعنی ئیرهاب تیرۆرکردن نازانم چی تیرۆریست ئایا ئێمە دەبی بڵێن وەڵا قانونی دەولی هم المتحدة ونازانم چی لبر أوي ناقون جيت إما نابي جهاد باز بيني وكو حتى إسا جماعات وتيار دروز ولا سر أوي كأصلا جهاد هرباز ناكريت تيار إسلامي هي إسلاكا لقناغي دعوي على أساس إما دبي مرحلة بكين پیغمبر مرحله دعوی 3 سال بو کسری بو دوای کردیت جهری لجاری کش دوای یک لوسائل دعوت جهاد بو لا دولت مدینه اسلامی با جهاد و با دعوی ترش بلا کردوا عند جماعه اسلامی لها صالي 1940 او 2000 وند هلا مرحله سريه هر مرحله سريه هر نويري ان اصلا باس الجهاد وانا هرناكن او تبلیغی اسلامك نگیاندو بريزان بۆی بە ئاسانی کاتێکدا جومنان دێت
یەکسەر هەموو دەکاتە سزن زیندانەکان داعی و مسلمانەکە هەموو دەچنە ناو زیندان و سجن دەبی حەقی خۆی بدەی بۆی ئیسلامەکە وەکو خۆی بگەینێ خەڵکەکەی جیهادی تێدایە قووەتی تێدایە وعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم باشا إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصود أو هم آية كان قتال جهاد إسلام أو بابتاني هم تدايا فيا مكي خواي قولان نابي هيتي لبشاريوا كبشاريوا النقص بالدعوة كمان شێوە کاملەکە سوورەتە کاملەتەکەی ئیسلام لای خەڵکەی مسلمانەکە دروست نابی کامڵی وازەحە بە کاملی دروست نابی کەواتە ئەو ئیسلامە وەکو خۆی بگەینی وەکو خۆی کامل ئیسلامەکە بە شاملی لەناو خەڵکەکە بەشەچی لەو خەڵکی باس نەکەی بەڵێ تەدەڕج یەکەم جا ئێمە باسی تەوحید دەکەین یەکتاپەرستی خوای گەورە مسائلی عقیدە ئەوانە زۆر میمە لە مەکە بەس تەوحید بوو هاتنە مەدینێ تەوحید دووپات کراوە و تەشریعیش دەوڵەتی ئیسلام مەسەلەی حدودە زینا و قیساسە و بابەتەکانی ترش و حەلال و حەرام و هەموو مەسائلەکانی ترش باس کرا کەواتە بەو شێوازە دەبی وێنەیەکی کامل بدەیە ئیسلامەکە اینجا ئیسلامەکە کامل دەبی کەواتە گوتمان چییە لە مەسەلەی کیفایەتی تەبلیغ یەکەم جا دەبی ئیسلامەکە بەکامڵی ئەو بەشی یەکەم و ئەوەی پێشترمان ئێستا بەشی دووەممان هەروەها دەبی بە خەڵکانیش هەموو بگات کیفایەت تەبلیغ دەبی شامل بی بۆ هەموو خەڵکێک بۆ هەموو خەڵکەکیش شمولیت یعنی هەموو خەڵکی بگەینی بۆیش پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆ دعوە بانگاوازی دەکرد بەتابەتی لە حەجی وەداع لەو کاتەیدا نازم دەنێ هەندێک دەڵێن 10,000 بۆ چەند هەزار خەڵک بووە لە حەجەکەیدا گەلی بووە ئیتر پەیامشی زۆر بە قووەتیدا وەکو سەحابەکان دەڵێ ذەرەفەت منه العیون وخەشعت منه القلوب ئەوەندە بەهێز و بە قووەت بووە کە باسی کرد ئێرە ئێستا ئەو شوێنێتان شوێنێکی چییە گوتیان بەلد الحرامە لە چ مانگەکی حرامە ئیتر باسی ئەوەی کرد حقوقی مسلمانان لەسەر یەکتر کە خوێنی مسلمان لەسەر یەکتر حرامە باشە ماڵیان لەسەر یەکتر حرامە ئیتر زۆر وتارێکی بە قووەتی گوتەوە لە ئاخری وتارەکە چی فەرموو گوتی ئایا من پەیامی خوای گەورەم بە کامڵی گەیاند ئایا پەیامی خوای گەورەم بە کامڵی گەیاند ئایا پەیامی خوای گەورەم بە کامڵی گەیاند گوتیان بەڵێ ئەو گوتی اللهم فاشهد اللهم فاشهد اللهم فاشهد خەڵکەکی یەکجا زۆر بوو یەک لەو مەسائلی بەلاغە و ئەوەی کە گشتی خەڵکی بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو کاتی نامەی ئەو بانگەوازی و دعوەی ئەگە ئیسلامیش نەگەشت بەڵام نامەکەی ناردەوە چێ بۆ هێرەقل بۆ مەلیکی بەحرێن بۆ فرسی نارد بۆ هەموو پاشایەکانی ئەو سەردەمی پەیامی ئیسلامەکەی لە بۆی نارد ئەگە چی فتوحاتی ئیسلامیشە نەگەیشت وێندەرێ بەڵام گوتی با دعوەکە بگاتە وێندەرێ بە سۆرکەکایان بگات ئەوە لە چییە لە شمولیەتی گەیاندن دەبی هەوڵ بدەی بە زۆتری خەڵک بگات ئەو دعوەیە چونکە خوای گەورە کە دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین عالم الئینس والجن هەمووی لەوانە ئێستاکە لەوانە لە جنۆکەش هەبن لە دەور و پشتمان ئێستاکە گیان لە قسە ئێمە دەبی ئیسفادەی لێ دەکەن و دەچن ئەوانیش ناوە خۆیان بانگەوازەی دەکەن و دعوەی دەکەن کەواتە یەک لە صفەت و وەصفەکانی وتاری دعوی کە کیفایەت تەبلیغ یان شمولیەت التەبلیغ بە شاملی ئیسلامەکەی وێنەکەی بۆ خەڵکی ڕوونکەیەوە حەقی خۆ بدەیە بەڵێ مراعاتی تەدەڕج و مەسائلە گرنگەکان دەکرێت و هەروەهاش دەبی خەڵکەکەش هەمووی ئەو پەیامەی پێ بگات پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت بلغوا عني ولو آية ئەوە چەند شمولی تێدایە بلغوا سیغەکە ئایا مخاطبەکە چێ بەڕێزان بلغوا ئەمرە سیغەی ئەمرە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمرەکە تەوجیهە بۆ چێ ئەو ئەمرەی جێبەجێ بگە بلغوا عني گوتیتی ئەی سەحابە ئەو مەهاجرین ئەنصار یان زانایان عولەمایان نە بەڕێزان من و تۆ هەموو خەڵکێک دەگریتەوە ئافرەت دەگریتەوە پیاو دەگریتەوە هەر یەک و بەقەدەر زانست و توانای خۆی بلغوا عني باشە ئەوە وەکو دەڵێن تەکلیفە عني تەشریف یعنی چی لە ئەوەی لە ئیسلام لەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم کە لەوی هاتووە هەموو ئەوەی لێوەلگرە
عني يعني لبيغمبري صلى الله عليه وسلم وتشريفا ولو آية تخفيفا كواتا تكليفا تشريفا وظيفة دعوة دقيني وكو كأنما وظيفة بيغمبري هذا التشريف مو وظيفة دعوية لبيغمبري والدقري وظيفة بيغمبرة لدواي تكليف كتشريف دواي أو تخفيفا يعني تي أو دي تو دزاني أو دي تو علم زانست بيها أو دي بقينا ولو آية أجر آيتك دزاني سندين آية دزاني وربس سورة فاتحة خلتي فيركا بس للروانجي فاتحة هو همو إسلام تقريبا فير دبي خوي خود دناسي الحمد لله رب العالمين توحيد الربوبية الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد توحيد ألوهية وتوحيد أسماء وصفاتش أوجه إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم تمش هذا كيف أول آيتي في فيربك براسي دعويتي جورة دكي توظيفي بيغمبري صلى الله عليه وسلم بيشكش دكي كواتا كفاية تبليغ أويا بقدر أو ديتو دزاني خلقانة شي زور أتو دبي أو آقاداري وتبليغي بيان بقيني وكو أوي باسم كرد بيغمبر صلى الله عليه وسلم لحجي وداع كتون بوشي وازا خلقي آقاداركتو عدد شي يكزا زوربو مخاطبي همو ملكة كاني أو سردمي بيغمبر صلى الله عليه وسلم كردو نامي بوياني ناردوا كواتا بوشي وازا أوا مجموعة صفات بو لا صفات كاني بانگوازی ئەو سەردەما ینی کە زۆر پێویست و زەرور بوو ئێستا کە چەند ماکاتمەوە زۆر باش ئەگەر زیاتریش باشتر چونکەوە ێشتان ڕۆبعێکی محازەرەکەی نییە ساریەکێکی دی ئەگەر ئەوەندە بیت باشە بەڕێزان ئێستا دێینە سەر بابەتێکی تر لە دوای صفەتی وتاری بانگەوازیمان زانی کە ئەو خاڵانە زۆ گرنگ بوو ئەگە وتارەکانمان ئەو خاڵانەی تێدا بوو بەڕاستی وتارەکانمان زۆر سەرکەوتوو دەبی لە بانگەوازی دعوە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم وتارەکانی ینی چوناو دڵی سەحابەکان و چۆن کاریگەر بوو تێدا و ڕیجال و قیادات و خەڵکی دروست کرد سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن سەریع چوناو دڵەکان و هەموو سەرکردە گەورەکان و هۆزەکانیشی ینی لەسەر دەستی ئەو سەحابانە بوونە مسلمان بە هەمان شێو ئێمەش وتارەکانمان بەو شێوازە کاری گەری دەبیت خاڵی ترمان لە ئوسوس و بنچینەکانی دعوە لە یەکەم کە صفاتی دعوەکانی کە باسما کرد ئەو جارە يعني صفاتەکانی تر غایەت الخطاب الدعوی مەبەست لە خطابی دعویەکە ینی کە چییە و چۆنە دەبی بە چ شێوازەک و وەسائلە کە لە خاڵەکانیش ئیشارەمان پێکرد لە ئەوەی ڕابردوو ئەویش کە صفەت و خاڵەکانی دعوی و مەبەست لەو دعوەیەی بەڕاستی دەبی زۆر واضح و ڕۆن و ئەشکرا بیت بە زوبانێکی کوردی ئێمە کە کوردین پاراو بە وشەیەکی جوان و یعنی نەرم و نیانی کەوا لەگەڵ ئەو خەڵکەی زۆر ڕۆن و ئەشکرابی اینجا ئەوە دەتوانی تأثيري لسري هبيد يقلا أو كان الوضوح والبيان حتى خالي بيشتري إشارة ما بيك كالزور واضح بيان وأشكرابيد للاي أو خلقيا وكو آية كي بيشتري شمان كإشارة بيكر ليرش وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم في غنبري إيما كاتي لو شوينكي كاتا خواري يعني بويان هاد هم عربي بون بەڵام دوای ئیسلامە بەڵاو بووە بەڕێزان ئێستا چوتە ناو هەبوو قەومەکانی تر ئەتو هەر یەک لە ئێمە داعیەک بووین جێنشینی پێغەمبەرین هەر یەک لە ئێمە کە داعی و بانگەواز بین وتاری دەعویەکەمان چۆن وتاری پێغەمبەر بە عەرەبیەکی واضح و بەیان بووە بۆ قەومەکە کە عەرەب بوونە عەرەبیەکی فوسحا بوونە دەبی بە هەمان شێوەش ئەو ڕووتارەکاری ئێمە بە کوردیەکی پاراو بی بە زمانی ئەو سەردەمەی ئەو ڕۆکە بیت خەڵک هەتا لێی تێبگات زمانێکی کوردی پاراو جوان بۆ ئەوە وتارەکەمان کاریگەری بیت وەکو ئەوەی پێشترشمان وتارەکە زۆر بەهێز و بە قووەت و بە بەڵگە بیت ئەنی بە قووەت بیت و زۆریش واضح و ئەشکرا بیت کە خوای گەورە فەرمی هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ودين حق دينك حق دەبی ئەو حەقەی وەکو خۆی کە حەقە بگەینی بزانی خەڵکەکە لای ئەوە فعلا ئەوە حەقە بەو شێوازە بۆ ئەوەی زاڵبی لەسەر ئەوەی خەڵک ئەو ئەفکارەکانی لەو کاتی کە هەیە
ئەو دینە بە حەقیەتی خۆت بە گەوراتیەکەی کە خۆی هەیتی ئەو دینە بە خەڵکت گەیان ئەو کاتی ظاهر دەبی لەسەر علمانیت لەسەر دموقراتیت لەسەر اشتراکیت لەسەر وجودیت لەسەر هاچی نەزەریاتی ئەو ڕۆ هەیە لەسەر ئەو فکرانی ئەو ڕۆ جێندەرە و نازانم چی و بابەتانەیە ئەتو ئەو ئیسلامت بە حەقیەتی خۆت حەقی خۆتدایە بەو جوانی بەو بەهێزیت پێشکەش کرد زاڵ دەبی بەسەر هەموو ئەفکار و هەموو مەذاهیبەکانی ئەو کاتەی هەیە ئەو مەذاهیبەکان بەسەریدا زاڵ دەبیت و هەمووی پوچەڵ دەکاتەوە هەمووی پوچەڵ دەکاتەوە بە قووەتی بەڵگە و دەلیلەکانی ئەو ئیسلامەیە ئەوە کە لە خاڵەکانی ڕابردوو کە ئیشارەمان پێکرد خاڵی سێیەم تەنەوع الخطاب الدعوی ئەوە کە خاڵێکی یەکجار زۆر گرنگە بەڕێزان دەبیت ئێمە شێوازی بانگەوازی و دعوەکەمان چەندین جۆری تێدابی بە یەک نەوعەک نەبیت وتاری دعوی چەند جۆری تێدایە ئەوە لە منهەجی پێغەمبەریە صلی الله عليه وسلم ئێمە دەتوانین ئیسفادەی لێ بکەین و بەو شێوازانە حتا منهەجی قورئانیش قورئانی پیرۆز ئەو جۆرە وتارە دعویانەی هەموو تێدایە وتاری بانگەوازی ناو قورئانیشدا بەڕێزان یەک لەوان جۆرەکانی وتارە یعنی کەواتە وتاری دعوی بەڕێزان جار هەیە کتابە جار هەیە محاضەرەیە جار هەیە لەوانە ینی وتاری دعوی دەبتە مەسرحێک سینەماییەک دەکەی بە شێوازەشی لەوانە سامت بی زۆر کاریگەرتر بی بە قسە کەواتە وتاری دعوی بەس تەنیا قسەکردن نییە بەڕێزان قسەکانیش چەند جۆرەکیە وتارەکانی چەند بەشێکیە یەک لەوان الخطاب المباشر ڕاستە خۆ بەرامبەر یەکدانیشی وتاری لەگەلی دەلێ و قسەی لەگەلی دەکەی ئەوە پێ دەڵێن خطابی مباشر وەکو پێغەمبەرەکان هەر هەمویان لەگەڵ قەومەکان ئەو جۆرە وتارەیان بەکارهێناوە بۆ ناسینی خۆی گەورە و پەیامەکانی کە پێیان بووە یا قەوم اعبدوا الله ما لكم من إله غيره ئەوە وتارێکی چییە مباشرە ڕاستە خۆ گوتیان ئەوی قەومەکە خۆی گەورە تاک و تەنیایە هیچ خوای تر ڕاستەقیننی ئللا الله نەبیت ئەوە وتاری ڕاستە خۆیە کەواتە ئەوە جۆرەکە لە وتارەکان کە زۆرینەی ئەو ڕۆکە ئەو باشە بەکاردێت وتاری ترمان هەیە محاور ئەمن دەڵێم توش دەڵێ بەرامبەر یەک گفتوگۆ محاوەڕەی پێ دەڵێن ئەخز و ڕەدی تێدایە وەکو بڵێ مناظەرەیە ئەزم بە کوردی چی پێ دەڵێن دیبیت بەڵێ دیبیتە وەکو دەڵێ مناظەرە بەینی یەکتر ئەتوو بەڵگەی خۆت دەڵێ ئەوش بەڵگەی خۆی دەڵێ کامەی بەڵگەی بەهێزتر بوو ئەوەی تر دەیسەلمێنیت و تەسلیم دەبیت کەواتە چی بە دیبیت جۆری دیبیت لە قورئان هەیە بەڵێ ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربي أن آتاه الله الملك أو دیبیتە لەناو قورئاندا هەیە جۆرەکە لە جۆرەکانی دیبیت خۆی گەورەکە باسی دەکات لەسەر زمانی ئیبراهیم عەلەیهی السەلام کاتی کە گوتی خۆی گەورە گوتی چی إن الله يأتي بشمس من المشرق طبعا چەند خطواتك بوو آخری ئەوە بوو کە گوتی ئەنێ خۆی گەورە ڕۆژی لە ڕۆژهەڵات دەینی ئەتو ڕۆژی لەو ڕۆژ ئاوا دەربینە ئەوە حوار و گفتوگۆ بوو ئەو مەسەن گوتی خۆ ئەمن دەتوانم بمرێن و بژێم ئەوش گوتی من دەتوانم بمرێن و بژێنم و چۆن گوتی مەسەن دوو کەسی دانایە یەکیان دەکوژم ئەوێ تیان بەجێ دێڵم ئەوە یەکەوەی کوشتمەوە کوشتم ئەوێتی زیندیم کردەوە ئەوە نەم کوشت مانای زیندیم کردەوە بەڵام دوای ئەوە ئەنی ئەو گفتوگۆی دوور و درێژ و چەند خطوە و قۆناغێک بوو ئەو ئاخر شت گوتی خی گەورە لە ڕۆژهەڵات ڕۆژی دەین تو ڕۆژ ئاوا بینی فەبوو هیتە الذی کەفەر ئیتر کابرا تەسلیم بوو نەیتوانی لە گفتوگۆی بەردەوامی و شکستی هینا ئەوە جۆرەکە لە مناظەرە بڕێزان دیبیتی علمی زانستی کە بەتایبەتی ئەوانە تەمان دوای دێنە سەری ئەوانە بۆچێنێ ئەوە تەنەوع خیتابی دعوی تەنەوعمان هەیە بەڵام هەر یەک لەوانە بۆ شخصی خۆ و سنفی خۆی ئەو جۆرە وتارانە دەگوترێ بەڕێزان شخصی خۆی دیاری کراو باشە یە دووەم سەیەممان بەڕێزان القصص چیرۆک زۆر کاریگەرە ئەویش گفتوگۆ لەگەڵ ئەوانەی ئەسحابی ئەفکار من بەڕێزان شوعیەتە ملحیدە نازانم چیە علمانیە ئەوانە بەڕاستی بەدیبێت نەبی بە مناظەرەی علمی لەگەلی نەبی بە ئاسانی تەسلیم دەبی بە مناظەرەی علمی بەڵگەی بە قووەت بینی
لە ئاسەکی زانستی بەرز لەگەل ئەو شخصانە دیبێت بکەیت. ئەنی چەند مامۆسایەک دیبێت و بابەتانە کرا یەک لەوە مامۆستا عەلی بابیر لەگەڵ مەلا بەختیاری ئەوە دیبێت بوو، دیبێتی علمی و زانستی بوو و چەندین خەڵکی تر لەوانە مامۆسای تر جار هەبوو مامۆسایەکی زەعیف دەچی لەگەڵ یەکەکی تر دەیکات بەلام لاوازە ئەگەر چی ئەوەی بەرامبەرەکە ئەو فکری پێ زۆر زۆر زەعیفیشە نازم وەکو یەکێک ئەوەی ئەسحابی مەسەیلەی ئەوە ینی یونس ڕاوی زۆر زۆر زەعیفە هەتا بڵێ زەعیفە زارێک مامۆسایکی ئاینێنیانە بوو زۆر زۆر زەعیف بوو ئەوەی وەڵای یەکێکی تۆزێک شارەزا بە زۆر بە ئەسانی هەر هەمووی بەڵگەکانی پوچەڵ دەکردەوە چی پێ نییە کەبراشی مستەشرق نظریاتی مستەشرقی خوێندیتەوە بەس بڕۆ کتابەکانی شوبهات بخوێنەوە و نظریاتی مستەشرق زۆر بە ئاسانی پوچەڵی دەکە هەموو بەڵگەکانی کەواتە گفتوگۆ و دیبێت زۆر زۆر مهمە لەگەڵ ئەسالیبی خۆی دەوێ و ئاداب و ڕێنمایی خۆی دەوێ ئەوەی سەرمان گوتمان قسەس چیرۆک بە تایبەتی لە سەر خەڵکی عەوام چیرۆک زۆر بەهێزە بەڕێزە وتاری ئاینی جومعان ئەو ڕووکە جومعەیە مامۆسایەک بابەتێکی وتارێکی نقطەیەکی دیاری کراوی باس کرد لە کۆتایی وتارەکە وتەکە قسەیکی ڕەبتی بوو لەگەڵ ئەو بابەتەی قسەقە و چیرۆک قەلەبی ناکرێتەوە ڕێزان زۆر کاریگەر دەبی لەسەر بە تایبەتی واقعیش بیت سەردەمیانە بیت ئەنی ڕۆداو ببیت بەسەر خەڵکی داهاتبی بۆیە هەوڵ بدە لەگەڵ هەندە ئەو وتارانەی کە دەلێوە تەنەوعی تێدابی کە وتاری مباشر بوو قسە و چیرۆکی تێدابیت بە تایبەتی زۆربەی خەڵکی عەوامەکە قسەس تەئسیر و کاریگەری خۆی لەسەر دل و دەرونی خەڵکی هەیە حتى لە قورئانیش خۆی گەورە باسی کرد واتلو عەلەیهم نەبە ئیبراهیم إذ قال لأبيه وقومه ماذا تعبدون ئەوە قسەی چیرۆکە قسەی یوسف ما چەند بە جوانی خۆی گەورە باسی کردووە چەند کاریگەرە قسەی نەبی ئیبراهیم قسەی فرعون لەگەڵ موسى عليه السلام بەڕێزان قسەسی یەکجار زۆر لەناو قورئانی ئێمە هەیە ئەوانە بەس چیرۆک نییە بەڕێزان دەرس و پند و عیبرەتی زۆر زۆر گەورەی تێدانا هەر یەک و بابەتێکی خۆی یوسف مەدرسەیەکی گەنجاتیە لە داعی و بانگەواز زار بووە بەسەر شەهوەتی خۆی لەناو سجنیش زیندانیش دەکرێت هەر داعا و بانگەوازی دەکات تەسلیمی شەهوات نابیت ئەگەر پاشا و مەلیکی ئەو سەردەمیش عەرزی خۆی بکات لەبۆی لۆ مەسەلەی شەهوە جنسی مدرسەیەکی گەورە بۆ گەنجان لەوانە لەو شوێنشتر مدرسەیەکی گەورەیە بۆ شخصەکی عالم یەکەکی دی لەوانە بۆ قەزی وەزیر دەسەڵات وەزیرەکان و ڕاویشکارەکان لەگەڵ پاشا و مەلیک ئێتر هەر یەک و لە شوێنی خۆی دەرسی تایبەتی خۆی تێدا وەردەگریت نمونە و میثال قورئان چەندین میثال و نمونەی سەیری تێدایە بۆی ئینسان عەقڵی خۆی بەکاری بێنێ ئەو میثالەکان بۆ ئەوەی عەقڵەکان ئیش بکات بجوولێت بەراورد کاتەوە واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء خواي جورا دفرمي أي خلشينا بير كونوا لو نموني خواي جورا بآوي دنيري لآسمان لو ما وي خلقي الزور لكردستان إيمو لو همود جيهان ترسالة وشكا صالي وقاتو قري زوزو تنقبو خواي جورا أو بارانينار يتر أو بارانا داتشي بسر زوية كان دا بلاو دبيتو ورباري ليه دروز دكاو دغلو دانو هموس شد ليش أو دبيت شين دبيت دواي جورا دبيتو برو بومكا ئێتر دوای ئەوە پاییز هاوین دادێت و پاییزەی وشک دەبیتەوە ئێتر پوچەڵ دەبیتەوە بالێدا و دەڕوات دوای ساڵی دواترش دێتەوە دیسانی زندی دەکاتەوە خوای گەورە میثالێکی عەمەلی بۆ مەدەیت چۆن ئەو دار و درختانە مردن وشک بوون دوای ئەو ئاوی بەسەرداهینا زندی بۆ ساغ بوو گەورە بوو بەڕبوومینە دوای ئەو وشک دەبیتەوە دیسانێ خوای گەورە زندی دەکاتە ئەوە نمونەی زندی بوونەوەیە ژیانە بەو شێوازە ئەوە نمونەی میثالە ئەجا بۆیە لە وتارەکان ئەو بابەتەی تێدابی مەواعظ وعظ و ئیرشاد هاندان خەڵک لەسەر مەسەلەی چاکە و باش ئیماندار گوناحێکی کردووە تووشی غەفڵەتێک بووە بێ ئاگایی بووە مەشغەڵەتی دنیا و ئەوانە جار بەجار وەذەکر إن نفعت الذكرى سيذكر من يخشى بەبیر هینانەوە زۆ زەرورە ئێمەی مسلمان ئیماندار و ئەوانە جارە تووشی غەفڵەت دێن لە کردن و معامەلە و ماڵ و منداڵ و کاسبی وشتانە بۆیە جومعە لە بۆ جومعە ڕۆژێکدانراوە بۆ بابی تەذکیرەیە بەڕێزان وتارانە دڵ و دەرونیان شحن بتەوە ئیمانیان بەهێز بتەوە مەواعیدی پێدەگوترێت ئەوە بۆ چینی مسلمانان ئیمانداران بۆ ئەوانەی کە تووشی غەفڵەت دێن کەواتە ئێمە مەضامینی دەعەویمان چییە تەنەوعی تێدایە خیتابی مباشر حوار و گفتوگۆ قصص چیرۆک میثال نمونەی بەرجەستەقە خوای گەورە کە لە قورئاندا ئیشارەی پێکردیە وعظ و نەسیحەت کاتی کە خوای گەورە دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم
یان دوای هەتا ئاخری ئیتر مجموعەیەک وەسیەت و نەسیحەتی زۆر دەکات لوقمان الحەکیم ئەوە بابی مەواعیزە باب چۆن و نەسیحەتی کوڕەکە و منداڵەکان و نەوەکانی خۆی دەکات بە شێوەیەکی جوان و شیرین ئیتر ئەوە مجموعەیەک تەنەوعی خیتابی داعی بووە بەڵام هەر یەک لەو بابەتانە بەڕێزان بۆ شخصی خۆی پێشکەش دەکرێت یەک لەوان خیتابی ئەو جارە جۆری خیتابەکان بە جێرەی خەڵکەکەی مەدعووەکان کافر دەبی چ جۆرە خیتابی لەگەڵ بکرێت أسس خطاب يعني أساس خطاب الكافرين قائم على الحجة العقلية والأدلة المادية أتو بلي آياتك قرآني لو بينوا بلي بروا بخواي قورو وانا بينوا أصلا ومسلمان وبروا بقرآن كدنيا كافر ملحد اشتراكي ليبرالي يعني علماني برواي بخواي نيا لا دينية أتو بسي آيات القرآن لو بينوا برزان أو استفادي لقال أو نوع شخصانا نيا زۆر لە مامۆستایەکانی ئاینیمان نەوتاری جومعە وتارەکانیان دەلێتەوە بەس بۆ مسلمانە خەڵکەکەی بەڕێزان مسلمانە عورفەن عادەتەن تەقلیدەن لە ناچاری و لە شەرمان دێت لە مزگەوتەکەی دادەنیشی ئەسڵەن بڕوای بە شتەکان نییە لە ناچاری دێت ناو دڵ و دەروون ئەفکاری ئیلحادی تێدایە دەبی بەشێک لە ئەوەکان هەندە مەسائیلی عەقلی حجەی عەقلی و بەڵگەی بەو شێوازەنە منطقی لەبەوەی بینیەوە ئەو نەوعانە بۆ ئەوەی ئیمانەکەی لە عورف و عادەت بچە چی بتە بە بەڵگە و بە یەقین ئیمانی پێ هەبیت مامۆستا بەخێر بێ عەلەیکم سەلام تۆڕەکان کاتەکەی بەزم تەواو بووە ئەوە بەڕاستی زۆری هەڵدەگریت ئەو بابەتەی ئێمە ئەو تازە تقریبەن بەشی دووەمە لە تەنەوع الخیتاب بەڕاستی کە ئیسان دەبی مراعاتی خەڵکی بەرامبەر بکات خەڵکی نەخوێندەوارە یان فەلاح و ئەوەیە بڵێن کشت و کاڵی وانە دەکات مهندس و طەبیبە بەڕاستی هەر یەک لەوانە خیتابی خۆی دەوێت ئەسالیبی تایبەتی خۆی عەقلی و منطقی دەوێت بەو زبانە لەگەلی وتارەکەی بدەیەوە بە تایبەتی وتار هەیە خەڵکە خەڵیتە تێکەڵاوە بەڕاستی قەت وتاری جومعە کە ئەوڕۆ جومعەیە ئەنواع ئەشکالی تێدای بەڕاستی دەبی لە وتارەکان بەشەشی تێدابی بۆ هەر خەڵکێک لەوانەی کە تێدانە بەشی خۆی تێدا وەربگریت دەبی مراعاتی ئەو خەڵکە بکرێت بەڵام وتاری تایبەت ئێستا ئێوە هەموو کولیەی هەندەسە و طب و ئەوانن نا دەبی وتارەکەی کامل لەسەر یەک سیفەتەک بیت هەموو مەسائیلی علمی و زانستی بەهێز و بەقوت بوو ئێوە چونکە یەک چینی دیاریکراون ئاستی دیاریکراوتان هەمووی لێک نێزیکە لۆ من ماندیبوونی تێدا نییە کاتی تێم وتارەکەی دەدەمەوە چونکە ئاستان زۆر لێک نێزیکە بە یەک ریتم و بە یەک سیستەم ئەو وتارەکەم جانیبی زانستی و علمی و ئەوانە بۆتان پێشکەش دەکەم بەڵام ئەگەر خەڵکانێکی تری تێدا بوو تەمەنی گەورە و مەسائلی سەقافی و ڕۆشنبیری جیاواز دەبی ئەو کاتەی مراعاتی ئەو چینەی هەموو جوانمەکان تێدا بکەم ئەوە بۆ دەرسەکانی داهاتوو و تارەکانی داهاتوو ئینشاءالله چونکە زۆر بابەتی ترشی گرنگی تێدا ماوە صلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين مجالب سيار باو يعني هر مامۆستا و کۆتایی پێ بینیم مامۆستا دەرێگە پرسیارێکی گرنگ هەبوو فەرموون بەڵێ 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 جوانە زۆر جوانە وەڵڵاهی ئەوەجا ولا مەسائلی داوا ئەوەی باسی دەکات بەڵێ ئینسان هەتا تو لە خۆت بەدی هاتی بەڕاستی کاریگەرتر دەبیت بەڵام معنای وەنیەش ئەتو شتێک لە خۆت بەدی نەکردوی معنای ئەوەی بشاریەوە بانگی نەکەی بابی بەلاغ بابی ئیقامەی حوجە دەبی باز بکرێ یعنی وەکو لەو تەفسیری ئەو ئاەتەی ئەندێک عولەما دەڵێن نادەبی ئەو بابەتەی کە خۆت ئەگەر لە خۆت جێبەجێ نەکردبی ئەوە نابی پێ بگەنی یا ئەیها الذین آمنوا عەلەیکم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم يعني أتو هتا دبي بخود لسر داهبي بديت هنابي كاريجر تردبي عملي تردبي واقعي تأثيري كاريجري زيادة تردبي بلام جار هي أتو هند الشتاء جو صفات خلل تدابو براستي كاريجر نابي لسريان بلام مر واجب بابي إقامة حجة بلغي بليوا بلام فرق كي أو تأثير كي وكوي ناقينيت اسمعين إن شاء الله باش كوتاي ديني وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين